خوا بەخێر بن. خۆشبی بابەجان. دانیشن باوکم دانیشن. عفو بابەجان. فەرموو بابەجان. کەری کوێ تۆپیوە؟ هێڵدە. ئەمە یەک ببینم ئەمەنە حورمەتم لێ بگرن لە دانیشن ڕۆڵە شتێک بوو نازانم. قوربانم بابەجان. دانیشن. بابەجان بەخێر بێت. بشی بە قوربان. باشە ڕۆڵە بێبن هەر تەلەفۆن کەم ئینجا ئێوە بێن بۆ ئێرە. ناڵێ باسەی لەم باوکەمان بین ئەم باوکەمان پیر بووە. با بزانین هیچی پێویست نییە. بە ناموسم دووشەوە سیسرکێک ئەبەوایەتەوە چێت ئەمە حەجمێتی. سمێڵێڵی ڕادارە ئاواکە. بە شەرەفم دومینی لەگەڵا بکە لێ دەباتەوە وا گەورە بووە. ئێوە نابێ ڕۆڵێکێکتەم تۆزە سیکۆتی نییە نەفتێک ماڵەکەم بۆ پاکەنەوە چەتی تۆ بۆ لای بەلەسەوە. ئەخ ناڵێ ئەم باوکەم ئەوە 12 شەوە سەرمایەتی. ئاخرێکێک نییە بڵێ ها ئەوە هینێ. مەقسەدمی عیلە تێبەتانی بیا بەشان تا با سەرمای نەبێ. هیچێکتان نان کەوچکە شۆربایە نیسکێنەیەکم بۆ لێنێن. بابەجان ماشەڵڵا ئەو کۆشکە هەیە هەموو شتێکی تایە لە هیچ نقصان نییە. چواژوی نووسنی تیانێ بەبێشن. من چی دەکەم چواژوی نووسن؟ بەخوا شەو نێ بە سەینەکە شەو نەفرۆشم. وەلحاصل چەنەبازی زۆر مەکەن بۆ یەک شت نردوما بە دواتر. فەرموو بابەجان. ئەرێ وەڵی فیرقەی ئینشادی عێراقیم بە یەکەوەی لێنەوە. لە خەزمەتان بابەجان. هەتای من ئەتان دوێنم گوێ بگرم. فەرموو. ئینسان بە وەسیەت نابرێ ڕۆڵە. بەڵێ. بەڵێ. حەمەدجان تۆ برای ئەمانی برا گەورەیانیت چەتی تۆ جوان گوێ بگرە. بەڵێ. شتێک هەیە لە حەوشەیە لە ژێر عەرزە. خۆم نەبێت و عەبدی خوا نازانێت لە ژێر ئەو عەرزەیە. جا دنیا مان و نەمانە. وتم نەوەکو ئەمە دنیاە خوا نەخوازە خوا نەخوازە سبێنە من بەمرم ئێوە ئەوەتان لە کیس چێت. قوربانم بابەجان. قوربانت بم. چونکە ئەو شتە زۆر سەرورە. ئەوە سبەینێ ئەوە بزان ئێستا لەکوایە ئەتر ئەکەونە ناز و نیعمەتەوە. ئێدە با بڕۆین بابەجان. ئێستا بچم پیشانتان بم. فەرموو بابەجان. لەو ئەدەبە ماشەڵڵاتان لێ نەبێت. پێش باوتان هەڵەستن؟ ها؟ دانیشن. دانیشن. فەرموو. دە ئینجا فەرموو. فەرموو بابەجان. فەرموو. باوەجان. باوە. ئەوە لەو هەموو سەرۆت و سامان و پارە و ماڵ و مەڵکە ئەو کلکە ماسی حەیە چی پێێتە بۆ حەیامانە بێ؟ ئای چی بکەم وەجاخم کوێرە؟ ئەوە بۆ پشی لە باشە خاقە نێ بەسەرەوە. وەرن باوکم وەرن. وەرن با پیشانتان بم. ئەوە چییە هەموو پێڵاوە ناشری میوانمان هاتوێ ئاگام لێ نەبێ؟ ناوەکە جانەوار پێڵای خۆمانەوە. ئەوە چییە و حرەکاتەتان؟ وڵی سەرمەخورێ خۆم لە شوێری گوێ بگرن ڕۆڵە. من بۆیە ئێوەم بان کردو بۆی شوێنی ئەمەدان بشە. باوکە فەرموودەی. بەجددی یعنی کە شوێنەکەی تانزانی ئیسراحە دەکەن. دڵمان تەقی دەکەن. نانتان نەکەوێتە ڕۆنەوە. باوەجان دەکەمان بڵێ دڵمان تەقی. مەسرەف ناکەن ئەحەسێنەوە. گوێ بگرن. بەڵێ. محەمە بۆ توی شەرح ناکەم چونکە ئەمە شتەکە ژماری کاشێت تۆ دایمە لە بیرکاریات سفرە هێناوە. کاکە ماڵەتەمە بۆ لە بیکاری. تۆ ئاگات لێ بکۆنە. لە دوای قاشێک کاوەیەکە هین. کاشە قاوەیەکە بە کاشێ قاوەیە. تێکەڵێکی. چوار کاشی ئەبژێری. ئەمە یەک. ئەمە دوو. ئەمە سێ. ئەمە چوار. یعنی لۆ ژێرەیە. پەلەمەکە ئەم پێڵاوانەی هەیە؟ هی منە باوەجان. دایمت بە دوای شتی سینیەوە دوو جوود بە 5,000 دەلای بەڕۆڵە. چی بکەم بە خۆتەزانی مەحاشەکە ئەڵێ بەلەمە هەر سەوڵێکی نوقسانە. ئەم کاشیە. ئەم کاشیە هەڵەتەکێنی. نانتانەکەوێتە ڕۆنەوە. نە مەسرەفەکەن نە هێت ئیسراحە دەکەن. ئەتر ئەم کاشەیە کە هەڵتانکەن ئاقڵانە لە ژێریە ئەمەنە چیمەندۆ هەیە. هەر بە چەکش و قەڵەمێک ئاوای لەکەیت و فڕێت. چی دەرەکەوێ؟ نازانی. دەتخوا بڵێ باوکی گیان چی تێدایە؟ باوکیان خۆ پێمان بڵێ دڵمان تەقی دە باشە باشە کە کاشێکەمان لابرد شتێک دەرەکەوێت ئەمەنەیە. کوپە ئاڵتون. قاپی زێڕە. ئاڵتونی چی قاپی زێڕی چ ڕۆڵە؟ بۆ؟ ئەی کە ئەڵێم ئەوەنێ ڕێک سەری مەنهۆڵەکە لەویایە. چی؟ ئەی وا سبەی نێتیەکەی لە تەوالێتەکەیە لە دەست شوێرەکەیە زێرابەکەتان گیرە
ئەی کرێکار بێنن ماڵەکە هەر هەمووی هەڵتەکێنێ ئەمەی بۆ چییە؟ وتم نەوەکو بەمرم دنیا هەزارشتە وەسیەدا هەمە وتم سەری مانەوەڵەکە ئەدەبیایە